سڵاو خۆشەویستانم ئەم کاتتان باش ئەمە لیسایت کوردەتان لەگەڵا سەرەتا پێم خۆشە لەسەر گۆرانی قژی نەرمە کە پێم ڕاگەیانرا لەلایەن شات و خۆشناوە کە ئەم گۆرانیە هونەرمەند نەجمەدینی وەڵامی نییە بەڵکو پێش ئەو بەڕێز سالار عەزیز وتوێتیەوە وتوێتی یاخود ئاوازی ئەوە بەڕاستیوە نازانم و زانیاریم نەدەزانی و من هەر لە مناڵیشمەوە کە ئاشنا بووم بە ئەم گۆرانیە بە دەنگی هونەرمەند نەجمەدینی وەڵامی سپاسی و خانماکەم کە ئاگاداری کردنەوە. پێم خۆشە ئەم جارە ورتر باس لەو گۆرانیە بکەین وەکو ئەدا وەکو چۆن زمانی هەموو یەکێکمان کە زمان فێرە بین سەرەتا ئەبێ پیتەکانی فێر بین دوای وردەوەدا هەوڵە دەین بینوسینەوە و پاشان بیلیکێنین بەیەکەوە بە حونجە بتوانین وشەی پێ دروستکەین و ڕسەی پێ دروستکەین. گۆرانی وتنیش بە هەمان شێوە وایە ئەبێت هەوڵە دەین ورترین ڕێگە بدۆزینەوە تاکو هەمووان بتوانن سوودی لێ ببینن چۆنە گۆرانیە بڵێنە خانمێک کە گۆرانەکەی وتۆتەوە بەڕاستی زۆر لە نەبرەی هەیانە نەبرەی زۆر زیادی ئەگەن هەیانە هەر زۆر بەفلاتی ئەڵێن بۆیە هەنێجار بە پێی گۆرانیەکە نەشاز دەرەچێت. هەر بۆیە ئەمڕۆ هەوڵە دەم بە پێیتوانە ئەم ڤیددیۆیە بە حونجەکردنی گۆرانی قژی نەرمەد ورتریەکەینەوە بۆ هەمووان تا سوودی لێ بێش هەموو شتێ ئەبێ ئاگاداری ئەوە بن ئەگەر دەنگ بێژان بێ ئەگەر گۆرانی بێژان بێ تەنانەت مۆسیقەکانیش بەڕاستی یەک خاڵی گرنگ هەمیشە لە زانکۆ مامۆستاکانمان ئاگاداریانەکردینەوە و پیانەوتینەوە هەمیشە دووپاتیانە کردەوە کە هەج گۆرانیەک بتەوێت بیڵێ دەبێ سەرەتا وەکو چۆنەڵێ هەیکەلی عەزمەکەی بزانی کەوا بێ میلۆدی ڕئیسیەکە میلۆدی ئەساسیەکە فێر بە جوان بە هەموو دێز و بیمۆڵەکانیەوە بیزانێ بە تۆنی تەواوی بیزانە ئینجا وەرە تەکنیکی بۆ زیادکە ئینجا وەرە ئەدای خۆتی بۆ زیادکە نەبرەی کەمەڵەی زۆرەڵی نازام چیلی ئەەکەی درێژتریەکەی تۆ کورتریەکەی تۆ ئەمەیان توانای خۆتە بەڵام بۆ ئەوی نەکەویتە هەڵەوە سەرەتا گۆرانیەکە بە میلۆدی تەواوە بزانە. زۆربەی کات تەنانەت ئەوانی سۆڵشیان ئەسفە کرد مامۆساکانمان پیانەوتن ئەگەر گۆرانەکە بە تەواتی لەبەر نیانە هێشت سۆڵەکان عەزفکەن لەبەرەوەی ئەیولانێت تۆ یان زیاتر بڕۆ یان کەمتری بڕۆی نوقسانی دەدەی بە گۆرانێکە هەر لەبەرەوە تەنانەت بۆ ئاسفەکانیش دەبێ گۆرانەکان بە جوانی لەبەریان بێ تاکو جوانتر ئەدا بکەیت. ئەمە من کارم بەسەر ژەنیارەکانەوە نییە لەبەرەوەی کاری من ئەوەیە ڤۆکەڵ کۆچینی ئەو کەسانە بکەم کە پێویستیانە هەر بۆیە گۆرانیە ئۆرجیناڵەکەی هونەرمەند نەجمەدینی وەڵامیم کەمێ خاڵتر کردوێتەوە باگوێی لێ بگرین لەگەڵ گوێگرتنە دوایی دووبارەی ئەەکەینەوە نەبرەکان چۆنە بە ئومێدم سوودی لێبین لێگرین پاشان شوێنە هەستیارەکانتان پێڵم زۆر بە ورتر ئەمجارە کە لەکوایە ئاگادار بن لەکوایە نەبرەی زیادەی بۆ بکەن لەکوایە بۆی نەکەین لەکوایە وەکو خۆی بیهێنینەوە باگوێ بگرین. با سەرەتا کە گوێمان لەمێڵ کە ئەڵێ قێژی نەرمێ تەمان لەوانەیە کە کەسێک گوێ بگرێ گوێی بەتەواتی گوێی لەم بەرز و نزمێ نەبێت کە گۆرانێکاڵێ قێژی نەرمێ بۆیە ئەڵێ گۆرانەکە بە میلۆدی تەواوە بزانە ئەو کاتە کە بە تەواوەتی زانیت کە پڕ بەدڵت ئەم گۆرانیت توانی بڵێ زۆر بە جوانی ئەدایەکەی قێژی نەرمێ قێژی نەرمێ ئەم جارە تۆ بیڵێرەوە قێژی نەرمێ ئەم جارە قێژی نەرمێ وەکو تاڵی خۆرەتە بەسەر شان و قۆڵی سپید پەرش و خاو نەغمەی
نەغمەی شیری ئەمیش بە هەمان شێوە هەموو سەرەتایەکان وان بەڵام لەبەرەوەی زۆرێکتان مۆسیقینین بۆی هەست بە وردەکاریە بچووکەنا خاڵی گرنگی ترکە پێشتر لە ڤیدۆکانی ترا باسم کردو هەمیشە هەوڵدەن کە ئەگەر گۆرانی بڵێ یاخود ڕاهێنانەکان بکەی تۆن بە تۆن ئەگەر مۆسیقیش نی دەگەر ئامێری مۆسیقیت لەلانە لەگەڵ یا هەست بە بەرز و نزمەکانی بکە مەسەلەن بۆ نمونە لێرە کاڵێ قێژی نەرمێ وەکوا بێتۆ هەنگاوێک هەڵەیەنی یاخود بەسەر پێپلکانیە کاسەرەکەوی ئەم تەسویرانە ئەم ڤیژنانە کە لە مێشکتا دروستێکەی باوەڕ بێ زۆر هاوکاری دەکا پێی ئەوترێ ماسڵ میمۆری لە گیانە ئەمێنێتەوە بڵین ماسوولکەکان هاوکاری دەکا بۆ بیرخستنەوەی لە کاتی گۆرانی وتنە لە دەنگا وشەی سەرنج لە ناو چاوێکی مەنگدا کۆپلەی دووەم گوێ بگرە خاڵێکی کاش نەخشێکی جوان لەسەر ڕوو ئەم تۆزە لێرە کە ڤیدۆکان هاتووە ئەدای جوان نەبووە هەڵبەتە ئەبێ ئەو ئەترافە بکەم من ئەوەی خۆشم زۆر پاک نییە لە بەرەوەی پێم وتون تەنها لە 3 جاری تەمرینە ئەو ڕوونکردنەوەم پێدان بەڵام ئێستا کە گوێم لە خۆم گرتەوە منیش بە پێویست وەکو هەمان ئەدای هونەرمەندم نەوتۆتەوە بەڕاستی بۆیە هەموو جارێ پێتان ئەڵێم ئەوەی کە ئەوێ گۆرانی بڵێ یاخود بڵاوی کاتەوە پێشتر پرۆڤەیەکی باشی تیابکە وەرە دەنگی خۆت تۆمارکە بە تەنها گوێ لە دەنگی خۆت بگرە بەپێی ئەوە توانای دەنگیت زیرەکیت هەیە زۆر دڵنیام لەوە کە بتوانی نەشازەکانی خۆ هەڵبژێریت کە لەکوێ هەڵت کردو لەکوێ ڕاستیت بۆیە دووبارە و سێبارەی کە ئەەکەیتەوە بۆ جاری داهاتوو هەمان هەڵەمەکەرەوە دڵنیا بە شتێکی جوان دەرەچێ خاڵێکی کاڵ نەخشێکی جوان لەسەر ڕوو بەژن و باڵان وردی لەو ڕێک و هەڵچوو زەرداخەنەی ئەمە لێرە قەینا بەرزە بێتەوە بەڵام هیچ نەبرەیەکی تێناکە تۆ ئەتوانی هەروە بە سادەیی بیڵێ نازانم قەت تەسەوری ناکەم ئەگەر بڵێ زەرداخەنەی نازانم ئەوەیان بە خۆت ئەیزانێ بزانە تا چەند کە ئەوانەی کە زۆر لەرەی قورگ بەکارەهێنەوە تکایە وەکو پێشتر وتومە کەمێک دەست بە نەبرەکانتانەوە بگرن لە هەنێ شوێنە هیچ پێویست ناکاتەوە نەبرە زیادەی بکەی بەڵام لە هەنێ شوێنە وردە نەبرەیەکی ئەوێت زەرداخەنەی بە تۆنێکی ڕێگەی هێنێ زەرداخەنەی ئەو ڕۆی ڕەنگە وردە نەبرەیەکی زۆر وردی تیابێ لە گوێگرتنە بابرەی تێکە چۆنەڵی لەرەیەکی کەمە بەڵام بەو شێوێنیە کە دیار بێ کە زۆر زەق بێ هیم دڵا بزێوە ئەم سەیری کە چۆن لەویا چۆنەڵی گێڕە گۆڕێ ئەمە لە گۆرانی وتنا لە ئاساییە وای پێوترێ لە ئینگلیزی ئاعتیادی ینی ئەم بە ئەو شە بەکارهێنانە کە ئەڵی گێڕە گۆڕێ هیچ هەڵە نییە هیشتەیە هیم دڵا بزێوە وای لێەکە وای لێ ئەکە یعنی ئەمانە هەمووی تۆنی نزمن تۆ لەوانەیە هەمویانت ئەهمال کرد بێ نایڵێتەوە لەبەرەوە ئەمە ئەبێتە یەکێک لە نوقسانەکانی گۆرانی وتنەکە و تۆنەکانی میلۆدی ڕئیسی گۆرانی بلەرزێنێ تەلیر ئاوازی جوانی بۆ زانیاریتان گۆرانی هەتا خاوتر بێ جوانتر عیبەکان دەرەخا لەبەرەوە ئەو دەنگبێژانەی گۆرانەی خاوەکان نەڵێن تکایە ڕاهێنانێکی زۆر بکەن پرۆڤێکی زۆر تیا بکەن لە گۆرانەکە ئەوەی من تێبینم کردو لە زۆرێک لەو دەنگبێژانەی کە گۆرانیە خێراکان ئەڵێن ئەوانن کە
هەنێکیان بێگومان ئەوانن کە ڕاکەن لە دەنگە خاوەکان لە گۆرانی خاوەکان بۆ لەبەری لە خاوەکانە بە جوانی نەشازەکە و دەرەکەیە بەڵام وازانن لە دەنگە لە گۆرانیە سەریعەکانە نەشازەکە و دەرناکەیە بەڵێ دەرەکەیە بەڵام لە کاتی گۆرانیە خێراکانە تۆ وەک وابێ بازێکی بەسەرا هەڵەیت و ئەڕۆی بەڵام لە خاوەکە بازەکە و بۆ سپیدەکەی خاوتری بێتەوە جوانتر دەرەکەی کوابێ لە هەردوو حاڵەتەکە هەڵەکە و هەر دەرەکەوێ ناتوانانی بیشاریتەوە بۆیە ئەبێ کە ئەڵێم بە گۆرانیەک ئەڵێن یا خودڕاهێنانەکەن بە تەندروستێکی باشەوە پەروەدەی قورقتان بکەن ئەمە بەستەکەم بەڕاستی ئێستا لەم کاتەیە هەمومان ئەڵێن لە ماڵەوەین و خۆمان کەرەنتین کردووە و ژینگە پاگە بێتەوە لە پیسی و لە نازان چیچوانە ئێمەش خۆمانە بێ هەمیشە و بەردەوام بە بەردەوامی لە نۆژەنکردنەوەی خۆمانابین بە تایبەتەوانی کە دەنگبێژەکان درەختەکەی سەرکانیەکەی بەغیچە درەختەکەی سەرکانیەکەی بەغیچە بەغیچە ئەمە لێرە بە تایبەتی زۆر ئەم کۆپلەیان لەبەرەوەی هەنێک جار پیتێک واد لێکە ئەداکە و لێ قورسترەکاتەوە بۆ منە ئاواکە ئەیهێنیت ئەمەیان ئەبێ ئاگاداری ئەوە بین من خۆشم کەمێک سەختیم هەبوو لەگەڵ ئەم کۆپلەیە با پێکەوە گوێ لەم کۆپلەیان بگرین و پێکەوە نەشازێکەش ئەەکەین و بزانین تا چەند جاری تر ئەهێنینەوە هەمان ئەدایی هونەرمەند. درەختەکەی سەرکانیەکەی بەغیچە زانی تا درەختەکەی سەرکانیەکەی بەغیچە بەغیچە زۆر ئاگاداری هەموو بەتایبەتیم گۆرانیە زۆر ئاگاداری سەرەتای دەستپێکردن و کۆتایی هەموو دێڕێک بۆ نمونە قێژی نەرمە تاڵی خۆرەتە و بڵێن درەختەکەی سەرکانیەکەی بەغیچە کەوابێ هەموو گۆرانیەک چەند چۆنەڵێ ئەبێ بڵێن وردە مەتەڵێکی تایە لە ئەداکردنە تۆ ئەبێت ئەو مەتەڵانە هەڵبێنی یەک ئەم وردەکاریانە بدۆزیتەوە دڵنیابن زۆرێک زۆر دڵنیابن زۆرێک لەو گۆرانی بێژانەی کە ئەم چەند ساڵی دوایی کە هەیانە بێگومان چەندەنگێکی زۆر باش و چاکیش هاتووە بەڵام لە هەندێکیانە هەیانە لە تەلەڤیزۆنیش دەرەکەون بە کۆمەڵێ نەشاز و هەڵەوە کە ئەم بەرز و نزمی و ئەداکردنانی بە جوانی نییە لێشی ئاگادار نییە هەر زۆر بە فەخر و شانازیشەوە پۆستیەکا و بڵاویشە بێتەوە خەڵکی ژەڵێ ئەڵڵا دەنگێ چەند خۆشە کاکە گیاندا دەگیان دەنگێ خۆشە ئینکاری لەوە ناکرێ بەڵام بۆ بە نوقسانی بڕوات ئەمە چەند ڕێنماییەکی کەمە من هەوڵم داوە بەپێی توانای خۆم هەتا بتوانم قاعەکەم بۆ خاو کردوونەتەوە تۆنەکەم بۆ داوەزانون هەنێک لە شعرەکەم بۆ حونجە کردوون با بڵێن حونجەم کردووە تا بتوانن جوانتر بیڵێن تا چەند جارێک دووبارەی کردەوە ئەگەر لەمە جوانتر بۆ نەوترا هەرە و حەلەم ماوە من خۆم بێم بۆتان بەڵێم بەڕاستی ئەمیش تەنها بۆ خۆشی ئەم قسانەمان کرد لەبەروی هەمومان لە کەرەنتیناین کەمێک تۆزێ عەسابمانەمانەیە لە ناخۆشی ڤایرۆس و ئەم شتانە دوورکەوینەوە هیوادارم سووتان لێبینی هەچ کەسێکی تر ئارەزووی هەچ گۆرانیەکی تری کرد لە توانای منابێ من ئەتوانم ئاوا بۆتان شی بکەمەوە وردە تکایە بۆ ئەم گۆرانیە ئاگاتان لە هەموو سەرەتای دێڕێک بێ لەگەڵ کۆتایەکەیە لەبەرەوەی زۆرترین ئەدا و دەرکەوتنی جوانی قورگت لە سەرەتاکە و لە کۆتایی هەموو دێڕەکانە بە ئومێدم سووتان لێبین زۆر سپاس بۆ ئێوە ئەوانەی کە پرسیارەکەن داوای ڕێنماییەکەن هەنێ جار من خۆشم لە بیرم چۆتەوە
سپاس بۆ ئێوە کە بیرمەخەنەوە کە ئەتوانم سێرچ بکەم کە زۆر زانیاری تازە منیش وەرگرم لەوانەیە منیش پێشتر بەو هەڵانەی ئێوە چوو بێتم هەمومان مرۆڤین قابلی هەڵین ڕێزی ئەمەلی سعید کوردە قبولکەن خواتان لەگەڵ